مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری بە یاوەری شاندێکی باڵای حزب بە سەردانێک گەیشتە شاری کەرکووک و لەلایەن بەرپرس و کادیر و ئەندامانی مەڵبەندی کەرکووکەوە پێشوازی کران. لە مەڵبەندی کەرکووک سەرۆکی کۆمەڵ لە کاروبارەکانی مەڵبەند و بەرەو پێشچوونەکانی بانگەشەی هەڵبژاردنی کۆڵیەوە. پاشان سەرۆکی کۆمەڵی دادگەری و شاندی باڵای کۆمەڵ سەردانی مەڵبەندی یەکگرتووی ئیسلامیان کرد و لەلایەن مامۆستا مستەفا عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتوو ئەندامانی سەرکردایەتی و مەڵبەندی کەرکووکی یەکگرتووەوە پێشوازیان لێکرا. لە دیداری نێوان هەردوو لاتی شخرایە سەر کاراو بەشەکانی هەردوو لاو هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک. سەرۆکی کۆمەڵی دادگەری لە پەیامێکی کوورتدا داوای لە دانیشتوانی شاری کەرکووک کرد متمانە بە کاندیدەکانی هاوپەیمانی مەشخەڵ ژمارە 163 بدەن. ومێدمان وایە کە خەڵکی کەرکووک وەکو لیان چاوەڕێ دەکرێت وەکو شایستەیانە ئاگیان لەو لیستە بێ و ئاگیان لەو دوکان لەو چوار کاندیدە ئێمە بێ چوار کاندیدمان هەیە هەمووی چاوەڕێ هیمەتیان دەکەین. سەرۆکی کۆمەڵی دادگەری و شاندی یاوەری سەردانی ماڵی شێخ محەممەد میراودەلی کەسایەتی شاری کەرکووکیان کرد و لەلایەن شێخ نوا و شێخ محەممەد و کەسوکاریەوە پێشوازی گەرم لە سەرۆکی کۆمەڵی دادگەری و شاندەکەی کرا. مامۆستا عەلی باپیر لە دیداری خزمانی میراودەلیدا برایەتی و تەبایی نێوان موسڵمانانی بە پێویست و گرنگ زانی. وا بڕیارە سەردانەکەی سەرۆکی کۆمەڵی دادگەری بۆ کەرکووک 2 ڕۆژ بخایەنێت و ژمارەیەک سەردان و دیداری دیکە ئەنجام بدات. هەروەها سبەی چوارشەمە لە کەرنەڤاڵێکی جەماوەریدا مامۆستا عەلی باپیر بە فەرمی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک ڕابگەیەنێت و پەیامێک ئاڕاستەی دانیشتوانی کەرکووک بکات. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.